ڕووخانی کۆماری ئیسلامی دەبێتە خاڵی کۆتایی لە بەردەم حزور و ئامادەبوونی بە هەزاران ئاخوندی کۆنەپەرست لە قوتابخانەکاندا، لە حاڵێکدا کە بە ملیۆن کەس لە لاوان مامۆستایان، قوتابیان، ئەو بنەماڵانەی کە منداڵەکانیان لە قوتابخانەدان خوازیاری جیایی دین لە سیستەمی ئاموزش و پەروەرشن، حکوومەتی ئیسلامی لە هەوڵی بە ئیسلامیکردنی ئیجباری زیاتری قوتابخانەکان و سەرجەم سیستەمی ئاموزش و پەروەرشە. لەم بوارەدا یوسف نووری وەزیری ئاموزش و پەروەرش وتوویەتی لە ئێستادا 69,000 جێگای نوێژکردن و 47,000 پێشنوێژمان لە مەدرسەکاندا هەیە. لەگەڵ ئەوەشدا بە بۆچوونی ئەو هەڵس و کەوت لەگەڵ قوتابیان لە بواری ئێعتقادات و لە باری نوێژەوە هەڵس و کەوتێکی کامڵ نییە. ئاخوند مەلەکی قایم مقام و مدیری حەوزە عیلمیەکان لە قوم وتوویەتی گرنگترین ڕێکار بڵاوکردنەوەی فەرهەنگی ئەهلی بەیتە لە قوتابخانەکاندا تا نەهێڵین فەرهەنگی ڕۆژاوە ببێتە جێگرەوەی فەرهەنگی ئیسلامی عیسمەت و تەهارەت. ئەو لە درێژەدا دەڵێ دڵمەشغوڵی تعلیم و تربیەت و ئاموزش و پەروەرش گرنگترین نیگەرانی نیزامە. بۆ پەرەدان بە نیزامی تعلیم و تربیەت چوونی ئاخوندەکان بۆ حەوزەی ئاموزش و پەروەرش دەبێت زیاتر بکرێت تا قوتابخانەکانی علوم و معارفی ئیسلامی لە ئاستی وڵاتدا بەهێز بکرێن، لە حاڵێکدا کە جەوهەر و ناوەرۆکی شۆڕژگێڕانە و ڕزگاری بەخشی ژن ژیان ئازادی، کوردکردنەوەی دەستی ئاخوندەکان و دەستگای مەسهەبە لە ئاموزش و پەروەرش و بەڕێوەبردنی کۆمەڵ، کاربەدەستانی ڕژیمی حاکم باس لە پێویستی پەرەدان بە دام و دەستگا مەسهەبیەکان لە قوتابخانەکاندا دەکەن و دەیانەوێت کە لەوە زیاتر ئاموزش و پەروەرش لە هەموو ناوەڕۆکێکی زانستی و ڕزگاری بەخش داتەکێن و تازەلاوانی ئێرانی یەخسیری خوڕافاتی مەسهەبی بکەن، لە حاڵێکدا کە بە ملیۆن کەس لە خەڵک خوازیاری ڕووخانی ڕژیمی ئیسلامین و کوردکردنەوەی دەستی ئاخوندەکان لە ئاموزش و پەروەرش. ئامارە حکوومیەتەکان باس لە دامەزراندنی بە هەزاران ئاخوند تەلەبە و مبەللغی مەسهەبی نوێ دەکەن لە ئاموزش و پەروەرشدا. دەخاڵەتی حەوزە مەسهەبیەکان لە کاروباری ئاموزش و پەروەرشدا قوتابخانەکانی گەیاندۆتە حاڵەتی تەقینەوە و ژینگەی قوتابخانەی بۆ قوتابیان کردۆتە ژینگەیەکی ماندووکەر، ئەسارەتبار و پڕئازار. هەر لەم 4 مانگەی کە بەسەر شۆڕشی ژینادا تێدەپەڕێت، قوتابیان و مامۆستایان لە ئاستێکی بەرین و سەرتاسەریدا ناڕەزایەتی و نەفرەتی خۆیان لە دخاڵەتی حەوزە مەسهەبی و ئاخوندەکان لە ئاموزش و پەروەرشدا نیشان داوە. جیایی دین و مەسهەب لە ئاموزش و پەروەرش داخوازیەکی دموکراتیک و پێویستیەکی بنەڕەتیە بۆ پەرەدان بە زانست و بەرەو پێشچوون. لە وڵاتێکدا کە گەلێک دین و مەسهەبی جۆرە و جۆری تێدایە و بەشێک لە کۆمەڵگا پەیڕەوی دین و مەسهەبن، ئاموزشی ناچاری دینی ئیسلام و مەسهەبی شیعە پێشێلکرانی بە ئاشکرایی مافە ئینسانی و سەرەتاییەکانی خەڵکی کۆمەڵگایە. دین ئەمری تایبەتی ئینسانەکانە. لە نظامێکدا کە بە ڕووخانی کۆماری ئیسلامیدا دەمەزرێت، مەسهەب بە شێوەی کامڵ لە ئاموزش و پەروەرش جیا دەکرێتەوە و هەموو جۆرە دەرسێکی مەسهەبی قەدەغە دەکرێت. ڕاکێشانی منداڵان بەرەو ناوەند و نیهادە مەسهەبیەکان قەدەغە دەکرێت و سەرجەم منداڵانی ژێر 16 ساڵ لە حەوزەی ژێرکاریگەریە مەسهەبیەکان بە دوور دەگیرێن. سەرجەم یارمەتیە ماڵیە دەوڵەتیەکان بۆ ناوەندە مەسهەبیەکان دەبڕدرێت. چالاکی ئەم ناوەندانە دێتە ژێر چاودێری دەوڵەتەوە و داهاتەکانیان کنترۆڵ دەکرێت و ماڵیاتی لێ وەردەگیرێت. کارل مارکس لەسەر ئەو بڕوایە بوو تا کاتێک کە کۆمەڵ کار و پیشەیەکی شەرافەتمەندانە بۆ ئاخوندەکان نەدۆزێتەوە، ئەم گروپە بەردەوام مفتەخۆر، سەربار و مشەخۆری کۆمەڵگای ئینسانی دەبن. بەڵام کۆماری ئیسلامی کاری لە مشەخۆری و سەرباری ئاخوندەکان ترازاوە و خەریکن کۆمەڵ و بەتایبەت بە ملیۆن منداڵ و تازەلاو
بەداسەپاندنی خوڕافاتی مەسهەبی بەرەو لە نێوبردن دەبن. ڕووخاندنی شۆڕشگەڕانەی کۆماری ئیسلامی کە داخوازی بە ملیۆن کەس لا خەڵکی ئێرانە خاڵی کۆتایی دەبێت لە بەردەم دخاڵەتی دین و مەسهەب لە کاروباری ئامۆزش و پەروەرشدا و لە بەردەم حزوری دەیان هەزار ئاخوند و تەلەبەی کۆنەپەرست و وڕێنەکرد لە سیستمی ئامۆزش و پەروەرشدا.